سیمینارێکی تر دەست پێ دەکەین. طبعا لە دوو سیمیناری پێشووە ئەوەی کە ئیشمان لەسەر کرد ئەوە بوو کە دوو مۆراڵێک بڵێن جۆرێک لە مۆراڵ لە دوو کۆمەلگا شی بکەینەوە. مۆراڵێکیان مۆراڵێکی پیشەییە، ئەوی تریشیان مۆراڵی ناو خێزان بوو کە تێکەڵەیەکە لە مۆراڵی پیشەیی و جۆرێک لە مۆراڵ کە ڕەساسێکی سروشتی هەیە کە ئەویش پەیوەندی بە ئەندامەکانی ناو خێزانێکەوە هەیە کە لە ڕێگەی دایک و باوکەوە جۆرێک لە ئاوخێنی لە نێوانیان نەدروست بوو. ئێستا دەچینە سەر جۆرێکی تر لە مۆراڵ کە مۆراڵی ناپیشەیی. طبعا مۆراڵی ناپیشەیی هەر مۆراڵێک لە مۆراڵەکانەوەی کە لە ناو کۆمەلگا هەیە، یعنی ناوچەیەکی کۆمەڵایەتی هەیە لە ناو ئەو ناوچە کۆمەڵایەتیان کاردەدا. یعنی هەموو مۆراڵەیەک لە هەموو شوێنێ کار ناکەن، بەڵام جاری واش هەیە ناوچەیەکت هەیە لە یەک کاتا دوو مۆراڵ کاریتیان دەکات. یعنی بۆ نمونە مۆراڵێکی پیشەیی مۆراڵی پیشەیی کاریتیان دەکات و مۆراڵی ناپیشەییش. بەس بۆ ئەوەی بزانین مۆراڵی ناپیشەیی چییە، دەکەوێتە چ ناوچەیەکی کۆمەڵایەتی. طبعا مۆراڵی ناپیشەیی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی لە جیاوازی نێوان مۆراڵی کۆمەلگای خێزانەکان کە مۆراڵەکەی ئێرەیە لەگەڵ مۆراڵی کۆمەلگای تاکەکان جیاوازیەکانیان بینن. مۆراڵی ناپیشەیی یعنی مۆراڵەکە لە ڕاستیە هەر لە ڕێگەی پەروەردەوە لە کەسەکانە دەچێندێت، یعنی شتێکی تا بڵێ نووسراو نیە لە شوێنێکی شات ئەو مۆراڵە بڵێنەوە گەرانەی کە هەیە دەکرێت کەسەکایانی ئازاد کراوە لەویا ئەو شتە بکایانی کات. طبعا مۆراڵی ناپیشەیی چی دەگرێتەوە؟ هەموو یعنی ئەو ناوچەیە دەگرێتەوە کە ناوچەی خێزان نییە و ناوچەی کەسە ناسراوەکان نیەوانە یەکتر دەناسن، بۆ نمونە بنەماڵەیەک کە پەیوەندیەکیان هەیە یا گروپێک لە هاوڕێیان کە پەیوەندیەکی نزیکیان هەیە و ئەوانەش ناگرێتەوە کە لە شوێنێکە پەیوەندیەکی پیشەییان هەیە. یعنی بۆ نمونە لە کارگەیەکان پێکەوە ئیش دەکەن، لە کۆمپانیایەکیان پێکەوە ئیش دەکەن، ئەمانە تەمەنە و کۆمپانیایە پەیوەندیەکەیان ڕێک دەخان و مۆراڵەکە لەویا مۆراڵێکی پیشەییە. بەڵام کۆمەڵێک ناوچەمان هەیە کە نە ناوچەی کەس پەیوەندی کەسە ناسراوەکانە، نە ناوچەی کۆمەلگا پیشەییەکەیە کە ئەو کەسانە یعنی ناوچەیەکە کە مۆراڵە پیشەییەکە کاریتیا دەکات و ناوچەیەکی ترە دەکەوێتە دەرەوەی ئەمە و ئەم ناوچەیە ناوچەی مۆراڵی ناپیشەییە. و من دەمەوێت چەند نمونەیەک بێنمەوە بۆی بەرچاوتان ڕۆشن بێت بۆ مۆراڵە لێکا کار دەکات. بۆ نمونە لە کەنەدا یا لە ئەڵمانی باڵەخانەیەکی گەورە هەیە، ئەم باڵەخانەیە باوا دابنێن 20 یەکەی نیشتەجێبوونی تایە و ئەم باڵەخانەیە یەکەی نیشتەجێبوونەکان دەدرێن بکرێن. کامانە دەدرێن بکرێن کەسانێک کە یەکتر ناناسن دێنە ناو ئەو باڵەخانەیەوە هەر یەکە شوێنێک دەگرێ بکرێن. لێرە جۆرێک لە مۆراڵ کار دەکات کە پەیوەندی نێوان ئەمانە ڕێکخا کە مۆراڵی هاوسەیەتیە، ینی ئەوەی کە دراوسێ بخوانن و ئەمانە بەڵبۆنی ئەوەوە لە بینایەکی ینی باڵەخانەیەکی هاوبەشان بەر یەکتر دەکەون و لەو بەر یەککەوتنا دەبێ نەریتێکە بێ یا مۆراڵێکە بێت بەو پەیوەندیانە ڕێکخا و لەو شوێنە ئەو مۆراڵە کە هی دراوسەیەتی مۆراڵێکی ناپیشەیی. طبعا لە شوێنێکی تریشەوە
پیشەوی دەبێتەوە لەو شوێنەوەی کە پەیوەندی هەیە بە خاوەنی باڵەخانەکە و ئەو هاوسمایستەرە بڵێنەوەی کە ئینەکە دەبا بەڕێوە ینی یاسایی بڵێن باڵەخانەکە بگورن بەڵام لە نێوان ناخبارەکان یا هاوسەکانە ئەوانای نەکەیە کە بەڵێ ئەی بۆ قسە ناکەن ببوورم بۆ کە زاگاداری نەکردمەوە من زۆر قسەم کرد بەڵێ دەبێ وەڵا جاشتەکان بڵێمەوە کاتێداوەڵەوە هیچ شتێک نهات وانە هیچ قسەکانم نهات شتێک هاتە سەری دیارە وڵات دام نەخست بوو بەس دیارە ئۆتۆماتیکی داخراوە نازانم شتێک هاتە سەری و داخرا نازانم لە لای ئەوە داخرا بەیانە نازانمەوە باشە وام زانی وڵات بەڵێ وام تەسەوڕ کرد دەبێ بگەڕێمەوە ئەوەڵ لەکوێ بوو کە قسەم دەکرد پچرا لە باڵەخانەکەەوە نیە زۆر باشە لەناو باڵەخانەکە بە ڕەچاو نەکردنی پەیوەندی ئەو کەسانی کە بەکرێ چوونەتەوە باڵەخانەیە یەکتر ناناسن ئەگەر ئەو پەیوەندیە دەرکەین کە لە بینی ئەو بڵێن ئەو کەسایە کە ئیدارەی نەکە دەکا بڵێنە هاوسمایستەرە ئەوەی کە ئیداری شوقەکە دەکا بۆ خاوەن باڵەخانەکە ئیدارەی باڵەخانەکە دەکا بەبێ ڕەچاوکردنی ئەمە بەبێ ڕەچاوکردنی ئەو پەیوەندیانەی کە ئەمانە هەر یەکە بە تاک لەگەڵ حکوومەتا بۆی دروست دەبێ یا ئەوانی تر ئەمانە لە پەیوەندیەکیان لەگەڵ یەکە بۆچی چونکە لەبەرەوەی لە ناو یەک باڵەخانە نزیکن لە یەکەوە بەریەک دەکەون وە دراوسیەیە لە بەرامبەر تایە دێتە دەرێ ئەمە دەبێت لێرا سوکەوتێکی دیاریکراوەیە تۆ لەگەڵ ئەو دراوسیایە بکەیت و بۆ نمونە لەسەرەوەیە ئەو ئاوی گوڵەکانی دەدا ئاوەکە دێت تا سەر ڕینەکەی تۆ چی بکەین یا بڵێن کرێچیەکی تازە دێتە ناو ئەو باڵەخانەیەوە چۆن بەخێراتنی بکەین ئەمان هەمووی کۆمەڵێ ئەمان دەکەوێتە ناو مۆراڵێکی ناپیشەیە ینی وە مۆراڵی خێزانیژی بۆ نمونە باڵەخانەیە گەیە باڵەخانەکە یا بڵێن لە لادیەکە خانوویەکی گەورە هەیە خێزانێکی گەورەتیایە دەژی کە باپیرەکە و داپیرەکە و لە خوارەوانەوە مناڵەکان و ئەوانیش خێزانیان لێ بۆتەوە بەڵام هەمویان لە ناو کێڵگەیەکی کوشتوکاڵیا دەژین ئەمە پەیوەندێکە لەویا پەیوەندێکی ناپیشەیی نیە ئەوە پەیوەندێکی خێزانیە دەکەوێتە ناو ئەو مۆراڵە ینی ئەو پەیوەندی ڕێک دەخا کە پەیوەندی ناو خێزان ڕێک دەخا بەڵام لە باڵەخانەیەکە کە کۆمەڵێک کەسی تایە نەناسراون ئەوە یەکتر ناناسن ئەم پەیوەندیە مۆراڵە ناپیشەیەکە دەکەن ئێمە شوێنی ترمانەیە ناوچەی ترکە بۆ مۆراڵی ناپیشەیە بۆ نمونە کۆمەڵێک کەس پارکێکی گەورە هەیە کە خەڵک دەچێ بۆ حەوانەوە یا دەچێ بۆەوەی پیاسەیەک لەوێ بکە و لەوێ و خەڵکە بەریەک دەکەون لە ڕێگا یەکتر دەبینن سەیری یەکتر دەکەن ئەلێرا ئەوەی کە پەیوەندی ئەم تاکانە ڕێک دەخا لە ئەو ناوچە کۆمەڵایەتیە هەر مۆراڵە ناپیشەیەکەیە چونکە لەوێن تۆ کەسانێک دەبینی کە نەناسراون ینی مۆراڵ هەیە بۆ نمونە ڕێگە دەدا کە تۆ سڵاو لە کەسەکان بکەی کە دەیان بینی بۆ نمونە بە ڕێگایەکە پیاسە دەکەن مۆراڵیش هەیە ڕێگا نادەن ئەم مۆراڵە تقریبەن زۆرێک لە گۆڕانی تایە لە شوێنێک بۆ شوێنێکی ینی ئێستا بۆ نمونە لە زالبروکن کە شارێکی بچووکی ئەڵمانیا بوو کە لەسەر شوێنی پیاسەکان تۆ پیاسە دەکرد خەڵکەکە سەلامی لە یەکتر دەکرد جاری واشە بوو کە یەکیان نەدەناسی دادەنیشتن یانی دەوەستان پێکەوە قسەیان دەکرد تاعرفێکیان دەکرد بەڵام ئەمە لە بەرلین تۆزێ بۆ ئەڵمانەکانەوەی ئاسان نبوو هەست دەکەی لەوێ وەکو بڵێی سەلامکردنەکەش ئاسان نەبوو کە تۆ لەسەر جادە کەسێکی غەریب دەبینی سەلامی دەکەی بەڵام بە هەر جۆرێک بێت ینی پەیوەندیەک هەیە پەیوەندیەک هەیە کە پەیوەندیەکی ناپیشەیە واز دەکەم لەم پەیوەندیە ناپیشەیە ئەم پەیوەندیە ناپیشەیە ینی وەکو بڵێ
لە ناو کۆی مرۆڤایەتیە یا بە شکڵێکی تر بڵێم ینی جیاوازیەکەی کەمترە بە ڕەچاوکردنی ئەوەی کە لە ناو کۆمەلگا کەسێتیەکە خێزانە کەسایەتیەکە بەڵام لەوێ تراتاکە ئەوە ناو وەکو تر شتەکان بۆ نمونە من لەوێ ینی بەتایبەتی لەو شارەی تر ئەوەم دەبینی کە هاوسێکان لەم لاشانیە جاری وایە چێشت بۆ یەکتر دەبنەوەی کە لای خۆمان دەڵێن کاسە هاوسەیی یا شتانێکە بۆ نمونە کلیلەکەت پێ دەدا کە تۆ بچی گوڵەکانی ئاو بدە یا هەر شتێک لەمانە کە ئەمانە دەکەوێتە ناو مۆراڵێکی ناپیشەییەوە کە تۆ دەکرێت بیکەی دیانەیەکەی بۆ نمونە دەکرێت بڵێ من کاتم نییە کە گوڵەکانی تۆ ئاو بدەم و یا شتێک یا بیکەیت ئەمانە ینی وەکو بڵێ شتێکە کە دەتوانی بیکەیت یا نەیکەیت و بە پێی مۆراڵەکە ڕێ پێدراوە ینی کردن و نەکردنی تاوانشتانێکیشەیە کردنەکەی ڕێ پێ نەدراوە ینی و یا نەکردنەکەی ڕێ پێ نەدراوە بە پێی مۆراڵەکە تەبەن ئەم مۆراڵە شتێکی وەکوتم دیار و نووسراو نییە ئەمە جێراوە بۆ شەخسەکان بەڵام ئەمە لە ڕێگەی پەروەردەیە تاکێکەوە مۆراڵە لە ناوی هەیە بۆ جیاکردنەوەیەکی زیاتر نمونەیەکی تر بێنەوە بۆ نمونە ئێمە لە ناو وێنەکەین لە ناو دەچین کۆمەڵێک کافەیەکی گەورە هەیە خەڵکێک دەچێت لەوێ ئێواران دەیەوێت بچێت دانی ساحتێک بکات پشوویەک با کافەیەک بخواتەوە لەگەڵ هاوڕێیەک یا دەڕوات و دادەنیشێت لەناو ئەم کافەیە دوو جۆر لە هین هەیە دوو جۆر لە پەیوەندی هەیە دوو مۆراڵ کار دەکات مۆراڵێکی پیشەییە کە پەیوەندی کارمەندەکانی ناو کافێکە ڕێک دەخات لەگەڵ ئەو میوانانەی کە لەوێت بۆ نمونە ئێمە لەسەر مێزەکە دانیشتوین من قاوەیەکم بۆ هاتووە و حەزم لە پارچەیەک کێکە بوو من بۆم هەیە و مافی ئەوەم هەیە بە کارمەندەکە بڵێم پارچەیەک کێکم بۆ بێن یعنی ئیشێکی بەسەرا بدەم بۆ بکە و ئەوە ئەرکی ئەوە کە ئیشەکەم بۆ بکە لێرە ئەمە ئەوەی کە ئەمەی ڕێکخستووە پەیوەندیەکی پیشەیە و ئەرک و مافەکە ئەرک و مافێکی پیشەیە و ئەو کەسە کە ئیشەکە دەکات لە ینی ئەرکەکەی جێبەجێ دەکا ئیشێک بۆ من دەکا کە ئەویشەوەیە پارچەکێکەکەم بۆ دێنێ لەو پارەی کە من دەیدەم بە کافێکە و بەشێک لەو پارەیە دەچێت بۆ ئەو ئیشەی ئەو کە دەیکا ئەو دەیکا ینی منیش هەرکەکەم ئەوەیە کە ڕەنجێکم داوە لە شوێنێک ئیش دەکەم پارەیەکم پەیدا کردووە پارەکە کە ئیشەکەی منە و ئەو ئەرکەیە کردومە وەکو مافێک نەقلی دەکەم بۆ ینی دەیدەم و ئەویش کاتێک ئەم کێکەم بۆ دێنێ ئەو ئیشە دەکا ئەوە مافی منە کە ئەرکەکەی ئەو دەکا بە ماف بۆ من ینی من مافەکەم ئەوەیە کە ئەم ئەو پارچەکێکەکەم بۆ بێنێ و ئەویش ئەوەیە کە ئەوە بکات لەمی ترا منیش ئەرکەکەم ئەوەیە کە بچم ئیشکەم و بیکەمە پارەوە پارەکەش من دەدەم بەبەر ینی ئیشەکەی خۆم من دەدەم بە خاوەنی کافەکە لە خاوەنی کافەکەشەوە بەشێک لەو ئیشەی من کە لەوێ کردومە ینی وەکو مافێک ئەو کەسە وەری دەگرێت کە ئیشەکەی بۆ من کردووە نانوەکو وایە ئەو ئیشێکی بۆ من کردێ منیش ئیشێکم بۆ ئەو کردێ بەڵام بە کۆمەڵێ شتا تێدەپەڕێ ئەتا ئەم ئیشە دەگوازێتەوە ینی ئیشەکەی ئەو ڕاستەخۆ بۆ من دەگوازێتەوە بەڵام ئیشەکەی من کە کردومە بۆ نمونە لە کارگەیەک ئیش دەکەم ئەم ئیشە بۆ ئەوەی دەکەم ئەوێ ینی وەکو مافێک پارەکەم دەداتێ ینی ئیشەکەم بۆ دەکا بە پارەوە پارەکە من دێنم لە ناو قاوەخانەکە لە ڕێگەی خاوەنی کافەکەەوە نەقلی دەکەمەوە وەکو ئەم پارەی ئیشەکەی بنە نەقلی دەکەمەوە بۆ کەسەکە لێرە وەکو وایە ئەو ئیشێکی بۆ من کرد بێ منیش ئیشێکم بۆ کردووە لێرە مۆراڵەکە پیشەیە بەڵام من کە لەسەر ئەم مێزە دانیشتوم مێزێک لە مێزەکانی کافەکە دانیشتوم وە کەسێکی نەناسراو لەسەر مێزێکی ترە من بۆم نییە بە کەسەکەی تر بڵێم پارچەیەک کێکم بۆ بێنە واگەر بێت و بە کەسەکەی تر بڵێم وەکو ئەو وایە من ئیانەم کردێ ینی حدودی ینی کەرامەتی ئەو دەسم لە کەرامەتی ئەودا لە کاتێکە ئەم کردەیە هیچ نییە کە ئەو کەسە بچێک یەکەکە بێنێ بەڵام
ئەمەی کە من دەیکەم مۆراڵەکە و وەزیفەکەی ئەوە نییە کە لەویا ئەو هاتووە من ناناسیەوە هیچ پەیوەندیەک لە بینی ئێمە نییە و من کارێکی پێ دەکەم کە یعنی ئەو کارە هیچ ڕەبتێکی بۆوە نیە و ئەو هیچ مافێکیشی نییە لای من تا بەرامبەر مافەکە کارەکە بکات لەبەرەوە کاتێک کە من دێم ئەمە دەکەم ئەو کەساز دەکات من وەکو بڵێ ئیانەی دەکەم یا یاری پێ دەکەم لە حاڵەتێکا نەبێ ئەگەر تۆ کارمەندی شوێنەکەت لەگەڵ کەسەکەی ترا کەسێکا کە لەوێ لێ تێ بچێت ئەوە زۆر ئاسایی تشتەکە حەل دەبێت بەڵام تۆ مۆراڵەکەت پێت دەڵێ بۆت نییە کە داوا لەو کەسەی سەر مێزەکەی تر بکەی کە نایناسی شتێکت بۆ بکە تەبەن ئەلێرە لە قاوەخانە کۆمەڵێ پەیوەندی هەیە لە بینی ئەم کەسانە کە پەیوەندی ڕاستەوخۆنی بۆ نمونە من لەسەر ئەم مێزە دانیشتوم لەگەڵ هاوڕێکەم کەسێکی تریش لەسەر مێزێکی تر دانیشتووە بە دەنگی بەرز بۆ نمونە قسە یا بە دەنگی بەرز قسە یا سێرمان دەکەن ئێمە سێری ئەوان دەکەین ئەمە لێرە پەیوەندیەکە جۆرەکە لە پەیوەندی و ئێمە لێرە بە مۆراڵێک پەیوەندیەکەمان ڕێکخراوە کە چی بکەین لەگەڵ یەک و چی نەکەین لەگەڵ یەک بۆ نمونە یا شتێکی تر شتێک لەسەر مێزەکەی ئەوان دەکەوێتە خوارێ دەکرێ من ماڵی گرمەوە بیخەمەوە بیدەمەوە دەست کەسەکەەوە و سوپاسم دەکە ئەمە ئەرکی من نییە کە ئەمە هەڵگرمەوە ئەمە پەیوەندیە ناپیشەیەکە و مۆراڵە ناپیشەیەکە ئەمە بە من دەڵێ ئەوە بکە وەرە بەرامبەر ئەمە شتێک نییە هەرکێک نییە ئەوی تر پێزانینی هەیە یعنی پێزانینی هەیە کە من ئەمەم کردووە بە سوپاسێک پێزانینەکەی دەدەبێت و یعنی وەکو بڵێ من بە یارمەتیەکەتم زانی کەدان بەس ئەم یارمەتیە لە بەرامبەرە نیە لە بەرامبەر یانی شتێک نییە کە وەکو چۆن لە پەیوەندی پیشەیەکە لە بەرامبەر بەژەوەندیەک نیە و هەر شتێکی تری لەم جۆرە لە بۆ نمونە لە ئێمە لە ناو کۆمەڵێک کەس تاکە کەس لە ناو نەخۆشخانەیەک لە ژووری چاوەڕێکردنا دانیشتون پەیوەندیان لەگەڵ ئەو گینەکە بڵێن نەخۆشخانەکە یا کارمەندەکانی پەیوەندیەکی پیشەییە بەڵام پەیوەندیان لەگەڵ یەکتریان لەویا کە چاوەڕێ دەکەن پەیوەندیەکی ناپیشەیی ینی مۆراڵێکی ناپیشەیی لەوێ کار دەکەن بۆ نمونە کەسێک کە دێتە ژوورەوە لەوێ سەلام دەکات ئەم سەلامە ینی شتێکی پیشەیی نییە ئەم سەلامە شتێکی ناپیشەیی ینی مۆراڵە ناپیشەیەکە دەڵێ سەلام لەو خەڵکە بکە کە نایناسی دانیشتوون لەوانەشە بۆ نمونە لای کەسێک لە کەسەکان دانیشی پرسیارکردن لە بینتان نادروست بێت یا جۆرە لە قسەکردن تۆکیت و یەکتر تعارفێک دروست بێت ئەمانە ینی لە وەکو بڵێ هەمووی دەکەونە ناو مۆراڵی ناپیشەیی تەبان مۆراڵی ناپیشەیی ئێمە لەوانەیە وا سەیریکەین کە وەکو بڵێ مۆراڵەکە شتێکی زۆر زۆر سادە و ساکارە و ئاساییە لە ناو کۆمەلگا و بە کەمی بگرین بەڵام لە ڕاستیان مۆراڵە ناپیشەیەکە هەست دەکەم لە شوێنەکە زۆر زۆر ئەساسیترە لە مۆراڵە پیشەیەکە و پەیوەندی ئینسانی ئینسانەکان لە ڕاستیان لە مۆراڵە ناپیشەیەکە زیاتر ئاشکرا دەبێت تا لە مۆراڵە پیشەیەکە لەبەرەوە من پێم وایە ئەسڵەن ئەم ناوچەیەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ناوچەیەکی ینی وەکو بڵێ گرنگترە بۆ پەیوەندی ئینسانەکان لە ناوچەکانی طبعا بۆ نمونە ئێمە پەیوەندیمان کە دەچینە ناو بازاڕەوە ئەو خەڵکە دەبینین لە ڕێگا هەمومان بە ڕێگا دەڕۆین ئەو وەرسوکەوتەی لەویا دەیکەین هەرسوکەوتێکە مۆراڵەکە پێمان دەکات ینی پێمان دەڵێ بۆ نمونە ئاوا دەبێ سیرکەی دەبێ ئەو شتە ببینی ئەوە نەبینی بینینەکەمان ڕێک دەخا جوڵەکانمان ڕێک دەخا و ئێمە بەپێی ئەو نەریتا هەڵسوکەوت دەکەین لەسەر ئەو جادەیە و ئەو بەرکەوتنە کە لەگەڵ ئەوانی ترا هەمانە ئەو نەریتە پەیوەندیەکان ڕێک دەخات بۆ نمونە ئێمە لە ناو پاسێکا دانیشتین یا لە ناو قیتارێکا دانیشتین یا لە هەر شوێنێکی تری ئاوا ئەمە جۆرێک لە مۆراڵ
ئەو پەیوەندیانە بەڕێوە دەبا کە مۆراڵەکە ناپیشەیە. ئێستا دەچمە ناو باسێکی تر کە هەر پەیوەندی بەمەوە هەیە، بەڵام من باسە تەمەن پەیوەندی بە مۆراڵەکانی تریشەوە هەیە. و باسێکی گرنگە سەرەتا هەڵ دەدەم وەکو بڵێی بە وردی ئەو شتانەشی بکەمەوە لەوانەیە هەندێک ینی ئاڵۆزیش بێ بۆیە هەڵ دەدەم تا بتوانم ڕۆشنی کەمەوە. ئەویش ئەوەیە بڵێن ئەو پەیوەندیە مۆراڵیانەی کە لە نێوان تاکەکانی کۆمەلگایەکە هەیە ئامرازەکانی ئەو پەیوەندیە چی؟ یعنی ئێمە بۆ نمونە بەچی پەیوەندی دەگرین لەگەڵ ئەوانی ترا و بەچی ئەم پەیوەندیە مۆراڵیە دروستێت. تەمان کۆمەڵێک ئێمە هەستەوەرمان هەیە وەکو بینین و بیستن، وەکو قسەکردن، زمان یەکێکە لەو ئامرازانەی کە ئێمە یعنی ممارەسەی ئەو نەریتەی پێ دەکەین کە ئەو مۆراڵە هەیە. وە قسەکردن بە مانایەوە ناکە ئێمە زمانێک بزانین قسەی پێ بکەین، بەو مانایی کە من لەکوێ دەبێت چی بڵێم و لەگەڵ کێ بڵێم، ینی لایەنی بەکارهێنانی زمانەکە. وام زمانە خۆی لە خۆیان نظامێکە، بەڵام لە بەکارهێنانە کۆمەڵایەتیەکە ئێمە دەکەوینە ناو شوێنێکی تری زمانێ. بۆ نمونە ئێمە بە پێی سیستەمەکە ڕێپێدراوە هەر وشەیەک دەربڕین کە لەو زمانە هەیە، بەڵام ڕێپێدراو نییە وشەیەکی تر دەربڕین کە لە زمانێکی ترا هەیە و لەناو ئەو زمانە دەریبرین. هەر لەو زمانە ئێمە بۆ نمونە بۆمان هەیە بە پێی ڕێزمانی ئەو زمانە ڕستەیەک بڵین، و ئەگەر بە پێی ڕێزمانی ئەو زمانە نەیڵێن یانی نەریت شکێنیمان کردووە، ینی لە نەریتی زمانەکە لەمانەوە. و ئەمە ئەم لایەنەی زمان زانستی زمان لێ دەکۆڵێتەوە. بەڵام لایەنێکی تری هەیە کە ئەویش ئەوەیە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ئەوانە ینی ڕێک دەخا لەگەڵ تاکەکانی ترا، بەڵام ئەم پەیوەندیەکی مۆراڵیە، ینی لێرە ئێمە لە بەردەم مۆراڵی قسەکردن نەک لە بەردەم قسەکردن خۆیان. و مۆراڵی قسەکردن جیاوازە لە قسەکردن. مۆراڵی قسەکردن تۆ ئێستا بۆ نمونە قسەکە لە ڕووی ڕێزمانەوە بەڕاستی دەکەی، بەڵام لە حاڵەتێکی دیاریکراوە تۆ بۆ قسەیە کەسەکەی بەرامبەرت بریندار دەکەی. واستەن تۆ دەتوانی بە قسەیەک کەسەکەی بەرامبەرت دەتوانی لە شوێنێکا کەسەکەی بەرامبەرت بە قسەیەک بریندارکەی لەوانەیە ئێشەکەی لە ئێشی لێدانێکی فیزیکی زۆر سەختتر بێت. ینی تۆ بە قسەیەک بەرامبەرەکە لە سایکۆلۆژی بەرامبەرەکە وێران دەکەیت. و ئەم پەیوەندیە زمانیە لە کوردەواریش ئاوا دەڵێن زمان بمگرە و سەر سڵامەتە، ینی ئەمانە هەمووی ڕەبتی بەوە هەیە کە ئێمە ینی ڕەبتی بە مۆراڵی زمانەوە هەیە، ینی مۆراڵی بەکارهێنانی زمان. و ئەم مۆراڵە زمانیە مۆراڵی قسەکردن ئەو خوڕەوشتەیە کە تۆ لە سوکەوتی زمانی خۆتا لەگەڵ ئەوی ترا بەکاریدەی. بۆ نمونە کاتێک لەگەڵ کەسێکا تۆ بەڕێزەوە قسە دەکەی، ئەمە مۆراڵەکە بۆ دیاری دەکا کە تۆ ئاوا ئەو شانە بەکاربێنی نەک زمانەکە. ینی تۆ دەتوانی ئەمە بە ئاساییش بە شێوەیەکی ئاسایی بیڵێ، بەڵام لەویا ئەو پێت دەڵێ دەبێ ئاوا بیڵێ و دەبێ ئەو شانە بەکاربێنی. ئەوە مۆراڵەکەیە ئەمە پێ دەڵێ. و بەهۆی ئەمەوە کە مۆراڵەکە پێت دەڵێ ئەم شانە بە هەڵبژارنەکەت بۆ دەکا لە ناو زمانە، لێرەوە تۆ قسەکانت ڕێزدارانن یا بێڕێزانن بەرامبەر بە بەرامبەر. مۆراڵشکێنی دەکەن یان نایکەن. لەبەرەوە لێرە ئێمە لە بەردەم زمانین لە دۆخی بەکارهێنانی مۆراڵی زمانەکە، یعنی ئێمە زمانە مۆراڵەکە سوکەوتی قسەیی ئێمە دیاری دەکات لەگەڵ یەکتردا.
و ئەمە جۆرێکە لە پەیوەندی نەک پەیوەندی گەیاندن ئەمە پەیوەندێکی مۆراڵیە ئەمە پەیوەندی گەیاندن نییە وەکو ئەوەی کە بە شکڵێکی ئاسایی لە زمان هەیە من دەمەوێت لە ڕێگەیەوە هەواڵێ بە تۆ بگەێنم نا ئەمە نییە من لە ڕێگەیەوە دەبێت چۆن هەواڵەکە بە تۆ بگەێنم وە دەبێت چۆن بیگەێنم ئەمە مۆراڵی قسەکرد بۆ نمونە لەناو کۆمەلگای ئێمە عادەتەن وایە کاتێک کەسێک لەناو خێزانێکە تووشی ڕووداوێک دەبێت ڕووداوەکە تایە ئەو کەسە بڵێن دەمرێت یعنی وتنی ئەمەواڵە بۆ خێزانەکە زۆر زۆر سەختە و دەبێت بزانی چۆن دەیڵێیت و کاتێک بە شکلێک دەچیتە بەردەم ماڵەکە و دەڵێ هەر ئاوا زۆر ئاسایی دەڵێ کوڕەکەتان مرد ئەمە شتێکی نامۆڕاڵیت کردووە و ئەمە تۆ ئەوانت بریندار کردووە چونکە ئیهانەت بەبوو ئازارە کردووە لەبەرەوە لێرە تۆ یعنی دەبێ ئەم مردنە بە شێوازێک بڵێ و بە هەست و نەستێکەوە بیڵێ کە خاوەن ماڵەکە بریندار بێت و جگە لەوەش تووشی شۆک نەبێت و ئەمانە مۆراڵی قسەکردنە وە مۆراڵی قسەکردن لە ڕاستیا یعنی بوارێکە دەکەوێتە ناو مۆراڵەوە یعنی دەکەوێتە ناو کۆمەڵ ناسیەوە ناکەوێتە ناو زمانەوە زانستی زمانەوە هەلێرە ئێمە زمان بەو شێوەیە وەکو وەسیلەیەک بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پەیوەندیە مۆراڵیەکان بەکاردێن و بێگومان لە مۆراڵی پیشەییە بامان شێوە زمانەکە دیاری دەکرێت کە چۆن لەلایەن کارمەندەکانەوە لەگەڵ یەکە بەکاری بێن و کۆمەڵێک کڵێشە هەیە تۆ دەبێت بەپی ئەو کڵێشانە بۆ نمونە داواکاریەک دەنووسی دەبێت کڵێشەکەت بەو شکلەیە بێکە بەو شێوازە بێکە یعنی مەقبولە مۆراڵەکە ڕێگەی پێدەدا ئەوانە خۆ وەکو داواکاریەکە تۆ دەتوانی ئەوەی کە هەتە بیگەیەنی بەبێ ئەو دانی ئەو شکڵی کە ئەو حساب بکەی بۆ ئەو هینە مۆراڵیە بەڵام ئەگەر بێت و تۆ داواکاریەکە بەو شێوەیە بنووسی و ئەو شتانەی تێدا نەبێت کە نیشانەی ڕێز و مۆراڵەکە دەگەیەنێ ئەو کاتە ئەوەی بەرامبەر کارینەکەی بۆ دەنێری داواکاریەکە داواکاریەکە وەرناگرێت دەڵێ ڕۆچاکی یعنی لێرە مۆراڵ تەحەکوم بە زمان دەکات یعنی مۆراڵ وا دەکا کە کەسەکە زمان بە شێوەیەکی دیاریکراوە بەکاربێنێت یعنی چۆن بەکاری بێنێ ئەم چۆنە مۆراڵەکە دیاری دەکات تەبەن ئێمە ئەستەوەری ترمانە هەن بۆ نمونە ئەندامەکانی لەش هەر لە نمونەکەی پێشووە کاتێک کە کەسێک شتێکی لێ دەکەوێتە خوارەوە ئاگای لێ نییە من لە ڕێگەی دەسەوە ئەم شتەی بۆڵ دەگرمەوە پێ دەدەم و ئەمە پەیوەندیەکە مۆراڵیە من لە ڕێگەی دەسەوە دەیکەم یا بە ڕێگا دەڕۆن دوان سەیری یەکتر دەکەن ئاوایەک بۆ یەک دەکەن بەسەر جوڵاندنێک سەلامێکە کە لە یەکتری دەکەن یا جاری وایە تەنها سیرکردنەکە جۆرێکە لە سەلام ینی سڵاو یا دوو کەس بە ڕێگایەکە دەڕۆن کە سەیری یەک دەکەن دەکرێم کەسە بە گومانەوە سێری ئەوی تر بکە دەکرێم کەسە بە هەر مەبەستێک لە مەبەستەکانەوە سێری بکە دۆخێکی بۆ دروستکایە هەلێرا مۆراڵێک هەیە ئەم پەیوەندیانە لە ڕێگەی ئامرازەکانی ترەوە ڕێک دەخە و یەکێک لەوانە کە پەیوەندیەکان ڕێک دەخە مۆزۆی بینی یعنی لە مۆراڵی لە ناو کۆی مۆراڵەکانە و لە زڵمیانە مۆراڵی ناپیشەی ئەوەت بۆ دیاری دەکا کە چی لە چیا ببین وەت بۆ دیاری دەکات لەسەر جادە چۆن سەیری چی بکەیت و چی ببینیت و بە چ مەبەستێک سیر بکەیت چونکە ئەم سیرکردن هەمووی زمانە هەمووی پەیوەندیایە جۆرێکە لە زمان بینی
وجاری وا هەیە ئەوەی کەسێک بە بینین دێڵێ بە زمان نایڵێ، دەکرێت بۆ نمونە دایکێک بە خۆشەویستیەوە لە منداڵەکەی بڕوانێ، و کاتێک بەو خۆشەویستیەوە سێری منداڵەکەی دەکات، منداڵەکەیشی هەست بەو خۆشەویستیە دەکات کە دایکی پێی دەدات، وامە لە ڕێگەی بینینەوە دەکرێت لە ڕێگەی وتنیشەوە بکرێت کە بە کەسێک دایکەکە بە منداڵەکەی بڵێ خۆشم دەوێت، بەڵام ئەمە هەر وتنێکی زارەکی نییە، هینێکی سایکۆلۆژیە، وەکو بڵێ بارگەیەکی سایکۆلۆژی لەناو ئەم وتنە هەیە، و هەستێک هەیەکە لە وتنەکە ئەویتر هەستی پێ دەکات و هەست دەکات کە تۆ ئایا ئەمە هەر ئاوا دێڵی ڕاتوی یاوەکو فعلەن بە هەستێکی قوڵەوە دێڵی. طبعا ئەمە لەناو بینینیشا بامان شێوە ئەو وەستە بینینەکە بارگاوی دەبێت بە وەستە. یا بۆ نمونە لە ماڵەوە بە تایبەتی لەناو کۆمەلگای خۆمانە لەناو خێزانە منداڵەکە دێتەوە باوکەکە بە تووڕەیی سێری دەکات و هیچ قسەیەک لەگەڵ ناکات، بێدەنگ دەبێت و بەڵام بە سیرکردن بینینەکەی بارگاوی دەکات بە تووڕەیەک و نیشانی دەدا کە تووڕەیە، و ئەمەم ئەو کوڕەی ئەم ماڵە کە دێتەوە ئەم تووڕەیە یەکسەر هەست پێ دەکات کە باوکی لێی تووڕەیە، ینی وە لە ناویشیان کێشبینی بۆ دروست دەبێت، هەڵسوکەوتەکەی دەگۆڕێت. بۆ نمونە کاتێکە و دڵخۆشەوە بە دڵخۆشی دێتەوە ماڵێ، بەڵام باوکەکە بە تووڕەیی سێری دەکات، لێرا تووشین دەبێت، ینی دڵخۆشیەکەی نامێنێ و دۆخێکی تر وەردەگرێت، دۆخە سایکۆلۆژیەکەی دەگۆڕێت. یعنی لە ڕێگەی تەناب بینینەوە ئێمە دەتوانین دۆخی سایکۆلۆژی بەرامبەرەکە بکۆنین. و ئەمە تەبعاً ئەم مۆزوعی بینینە لە بڵێن مۆراڵی کۆمەلگایە بۆ کۆمەلگایەکی تر زۆر ینی دەگۆڕێ، بە تایبەتی لە نێوان کۆمەلگای ئێرە و ئەوەیە ئەم بینینە یەکێکە لەو هۆکارانەی پەیوەندیکردن کە زۆر ئیشکالێکی گەورەی تایە، کە جیاوازیەکی زۆر هەیە لە بینی ئەو مۆراڵەی کە کردە بینینیەکانی تاکێکی ئێرە لەگەڵ ئەوانی ترا ڕێک دەخات لەگەڵ ئەو مۆراڵەی کە کردە بینینیەکانی ئەوانی تر لەگەڵ تاکەکانی ئەوێ لەگەڵ ئەوانی تا ڕێک دەخات. وە لەوێ ئەو مۆراڵە پێت دەڵێ کاتێسەی شتەکان دەکەی دەبێت چی ببینیت و چی نەبینی. ئەمە تەمان وەک وەسیلە هۆکارێکی ترە. قسەکردن باسمان کرد، ینی هەڵس و کەوتی جەستا بۆ نمونە سەر لە قاندن ئەمانەمان باس کرد، وە جاری وا هەیە ینی لە پەیوەندیە نامۆراڵیەکە تەنانەت ئەو وەسایلانەی بەکاریان دێنین دەتوانین قسەیان پێ بکەین، ینی وەکو بڵێ هەڵس و کەوتێکی مۆراڵی لەگەڵ ئەوانی ترا پێ بکەین، ینی دەرە پیشەی هەڵس و کەوتێکە پیشەی. و ئەمە من تەبەن لە لێرەش بینیمە و لەوێش بینیم. بۆ نمونە لە خەتی سەریع کە یاڵی خێرا کە سیارەکان دەڕۆن، ئەگەر لە شوێنە کامێرات دانرابێت، ئەو سیارانەی کە ئۆتۆمبیلانەی یا گەڕێنانەی لەو بەرەوە دێن فولەکەیان لێ دەدەن بۆ ئەوەی ئەوانی تر ئاگادارکەنەوە کە کامێرا لە پێشیانەوە کامێرا هەیە، و ئەمە وەکو کۆمەکێکی کۆمەڵایەتی وایە، یعنی ئەمە شتێکە ئەگەر سەیریکەی لە شوێنەکەوە لە نەناو پەیوەندیە پیشەیەکە وەکو شتێکی نامۆراڵی دەرکەچێت، بەڵام ئەمان ئاماژە دەدەن کە تووشی غەڵەتەکە نەبن، بڵێ خێراییەکەیان کەم بکەنەوە بۆی کامێرا چاودێریەکە نایانگرێت. و ئەمە تەبەن لەوێ من بینیومە کە ئەو گەڕێنانەی لەو سەرەوە دێن ئەمان ئاگادار دەکەنەوە و بێ پێچەوانشەوە، وە لێرەش ئەمە بە ئەمان شێوە دەبینی. ئەمە زۆرێکە لە زمان، یعنی تۆ بڵێن لایتە بەرزەکەیت لایت و ئەو شەوقە بەکاردێنی بۆ ئاگادارکردنەوەی ئەو و یا هۆڕین لێ دەدەی بۆ سڵاوکردن یا شتێک لەمانە، ئەمانەش ینی وەسایلن بۆ پەیوەندیکردن. ئێستا من باسی بینین دەکەم، ینی بینین وەک ئەو وەسیلەیە ئەو ئامرازەی کە ئێمە بەکاری دێنین بۆ ئەوەی ئەم پەیوەندیە مۆراڵیایی پێ بکەین.
طبعا یا چاو ئێمە وا دەزانین چاو یعنی هەموو شتێکە بەس چاو لە ڕاستیە بەبێ بینین یعنی هیچ ناکات بۆ نمونە کەسێک دەکرێت چاوی ساغ بێت یا بابەجۆرێکی تر بڵێن ئێمە وشەی نابینامان لەم دوایە بەکارێنا وەکو ئەلاساس وەکو وابێت وەکو ڕێزێک بۆ ئەوەی کە ئێمە کوێر بەکارنێنین وەکو کوێر وشەیەک بێ وەکو بڵێ بێڕێزیتیا بێت ئێمە نابینامان بەکارێنا لە ڕاستیان نابینا و کوێر دوو شتی جیاواز یعنی نابینا کوێر نییە کوێریش نابینا نییە باوزانین جارێ ئێستا لە ئامرازەکەی کە ئێمە بەکاری دێنین بۆ کردە مۆراڵیەکان ئەو کردانەی بە چاو دەکەین ئەو کارانەی کە بە چاو دەکەین لەگەڵ یەکتریە ئەمە هەڵ دەدەم جارە چاوەکەشی بکەمەوە بۆ دوایی ئەوەی کە دوای ئەوە بۆتان باز دەکەم کە چۆن کار بەم بینینە دەکەین بەم چاوە دەکەین لەگەڵ یەکترا لە ناوچەیەکی کۆمەڵایەتیە ئێمە بە بینین چۆن شت دەگوازینەوە بۆ یەکتر چۆن دەکەوینە ناوپەیوەندی و چۆن هەڵسوکەوتی چاو هەڵسوکەوتێکی مۆراڵیە کە مۆراڵەکە تهدیدی دەکات یعنی ئەوە ئێمە نین تهدیدی دەکەین دیاری دەکەین کە ئەو چۆن ببینین و لەناو هەر یەکە لە ئێمە سیستەمێک گەیە ئەومان پێ دەڵێت کە چۆن شتێک ببینین و چۆنی نەبینین لەبەرەوە بینینمان لە ڕاستیە مۆراڵەکە دیاری دەکات نەکە وەکو بڵێ بینین هەر شتێکی ئاوا بێت میکانیکی بێت یا مەشتەکە ببینین و شتێکی فەسلەجی بێت و شتێکی جەبری بێت و بینین یعنی شتێکی ناچارانە نییە و ئەمە جگە لە بینین کۆمەڵێ شتی ترەیە بەشداری لەم پرۆسا دەکەن دەبێ ئەمانە جارێ ورچی کەینەوە جا دەتوانین جارێ بینایی لەگەڵ چاوە دوو شتی جیاواز دەکرێت کەسێک چاوی هەمووی چاوەکانی ساغ و هیچ کێشەیەک لە چاویان بێت بەو معنایە ئەو شتەی کە چاوەکە بەری دەکەوێت یعنی چاوەکە بە چاوەکە سەیری دەکات ئەو وێنانەی کە هەموو ئەو وێنانە نەقڵکاوە بیخاتە سەر هاوێنەکە کە لە دەرەوە یعنی وێنەکانی دەرەوە دەچنە سەر هاوێنێک چاو و چاو لێرە هیچ مشکلەیەکی نییە کێشەکە کەوتووەتە نێوان ئەوەی کە ئەم وێنانە چۆن بدرێن بە بینین تا بینین بیانکا بە بینداوە یعنی وێنەکان گوازراونەتەوە بۆ چاو و چاویشی خۆی کردووە بەڵام کێشە هەیە لە بینی بینین و چاوە بینین و وێنەکە وێنەکە بەبێ بینین ئیمکانی ئەوەی نییە ببێت بە بینداو لەبەر ئەوە سیر کرا و شتێکە بینرا و شتێکی ترە وەک کەسێک کە کێشەکە لە چاویانە وە کێشەکەی لە نێوان بینین و چاوایە ئەو کەسە نابینایە و ئەو کەسە چاوەکە کێشەی تیانە ینی سیرکردنەکە کێشەی تیانە بەس بینینەکە کێشەی تیایە ئەمە وەکو چی وایە وەکو وایە من توانای قسەکردنم هەبێ بەڵام ئەو بەشەی نشکم کە ئەندامەکانم دەجوڵێنێتەوە بۆ ئەوەی قسە بکەم ئەوە شتێکی بەرکەوێ و من نەتوانم قسەکان بکەم بەڵام من بەبێ ئەندامەکانە زمانەکەم لەبیر نەچوەتەوە دەتوانم قسەکان بکەم بەڵام ناتوانم ئەندامەکە بۆ قسەکردن بەکاردێنم لێرە ئەندامەکە خەلەلی تایە بەس لەوی ترا کە تۆ بۆ نمونە ئەگەر زمانەکەت نەزانی ئەو کاتە ئەندامەکانی کۆندامی ئاخاوتنەکە خەلەلی تیا نییە تۆ زمانەکە کە نایزانی خەلەلەکەی تایە یعنی نەریتەکەی کە ئەو ڕاستوکەوتت پێ دەکا کە ئەو شانە دەربکەی ئەو نەریتەت لا نییە ئەو کاتە تۆ وەکو کەرولاڵ وایە وەکو وایە کە هیچ نەتوانێت قسە بکەیت بۆچی چونکە نەریتێک نییە ئەم ئامرازانەی پێ بجوڵێنیتەوە لە مۆزوعی بینینی شار عەینی شت ئەوەیە ئەگەر نەریتەکەت یعنی ئەگەر بینین کێشەکە لە بینی نابوو ئەو کاتە ئەو کەسە نابینایە چونکە نابینێ دەتوانێت سیر بکا سیر چاوی ینی دەکەوێتە سەرشە وێنەکەی شتەکانیش نەقڵ دەبێت بۆ سەر هاوێنەی چاوی بەڵام ناتوانێت ئەم وێنانە بینینەکە نایانکا بە بینداو نایانکا بە شتانێکی بینداو
وامە ناوچەیەکە کە لە ڕاستیا عیلاقەی بە فەسلەجەی چاوە نیە. ئەی کوێر چیە؟ کوێر ئەوەیە کە چاوەکەی لەدەستداوە، یعنی هاوێنەکە و ئەمەی کە ئەم چاوەیە ئەمە ئەمانەی لەدەست داوەوە هیچ نییە لێرە و هیچ ئەمە ناتوانێت وێنە نەقڵکە، هاوێنەیەکت نییە فلانت نییە کە ئەمە نەقڵ بێت، ینی بۆ نەقڵ بگوازێتەوە بۆ سەر چاوەکە و لە چاوەکەشەوە هێن بکرێت، ینی وەکو بڵێ بینین بتوانێت بیبینێ وێنەکە. یعنی لێرە خەلەلەکە لە چاوایە، چاو وێنەکان نەقڵ ناکا و بۆ ئەوەی شیاویان کا بۆ ئەوەی بینین بیان بینێ. و چاو دەتوانێت ئەو وێنانە بە جۆرێک لێ بکا کە بینین بتوانێت بیان بینێ. لەبەرەوە چاو هەر ئەوە نییە کە وێنەکەی بۆ نەقڵ دەبێت، یعنی شتێک لە وێنەکە دەکا کە شانی ئەوە بێ کە بینین پێوەی ڕەپت ببێت، ینی پەیوەندیەکە لە بینی بینینە کە شتێکی نادیارە ئێمە ناتوانین بەڕاستی لە ڕووی فیزیکیەوە هیچی لەبارەوە بێت. بەڵام چاو بە جۆرێک دروست کراوە کە ئەم وێنەیە دەگوازێتەوە بۆ خۆی شتێکی لێ دەکا کە بشێ بۆ ئەوە ببێ بە بینراو، یعنی بینین بتوانێت بەری کرد. کاتێک چاو وێنەکەی نەقڵ نەکرد ئەوە ئەو کەسە کوێرە، کاتێک چاو وێنەکەی نەقڵ کرد بەڵام بینایی نەیتوانی وێنەکە ببینێ، یعنی چی؟ یعنی وێنەکە ئەو شیانەی تیا دروست نەبوو بۆ بینین کە بینین بیبینێ، ئەو کاتەم کەسە نابینایە. یا بڵێن خەلەلەکە لە بینین هەست ناکەم خەلەل لە بینی نابێ، هەست دەکەم خەلەل ئەگەر دروست بێ کێشە لەوە دروست دەبێت کە چاو ناتوانێت وێنەکە ئاوا لێ بکە کە بینینی بەرکەوێت، وەکە بینینەکەش بەری نەکەوت ئەو کاتە نابێت ببینراو. لەبەر ئەوە بینراو ئێمە با لێرە لە سیرکراو جاکەینەوە و یا لەوەی کە تەنها وێنەکەیە. و من دواتر ورتر ئەم جاکردنەوەیە دەکەم، یعنی ئەوەی با ئەمە ناو بنین ئەوەی کە چاو ئاوا سێر دەکا سیرکردنە، بەڵام ئەوەی بینایی دەچێتە سەری وەری دەگرێت وەکو وێنەیەک ئەمە دەیبینێت ئەمە بینراوە و پرۆسەکە پرۆستەی بینینە نەک سیرکردن. ئێستا بۆ نمونە بۆەوەی زیاتر بۆتان بکەمەوە، ئێمە من دەڵێم بای کەسێک سەیری ئەو ئاوێنەیە بکە بزانە چی دەبینی. کەسەکە سەیری ئاوێنەکە دەکا بەڵام سیرکردنی ئاوێنەکە شتەکە نابینی، ینی بە سیرکردنی ئاوێنەکە شتەکە نییە کە دەبینێ، ینی بابەتی بینینەکە نییە. ئەڵەی سەیری ئاوێنەکە بکە بزانە چی تیا دەبینی، ئەوەی بابەتی بینینەکەیە ئەوەیە لە ناو ئاوێنەکە، نەک ئاوێنەکە کۆی. ئاوێنەکە سیر دەکرێت بەڵام بابەتی بینینەکە لە ناو ئاوێنەکەیە نەک خودی ئاوێنەکە، یعنی سیرکردن بۆ ئاوێنەکەیە بەڵام بینین بۆ شتێکە لە ناو ئاوێنەکە. یا بۆ نمونە من وێنەیە پیشانی کەسێک دەدەم دەڵێم زانم چی تیا دەبینی، بێگومان من شتێکم تیا بینیوە و بەو کەسەش دەڵێم داوای لێ دەکەم ئەو شتە ببینێ لە ناو وێنەکە، ئەڵێم سیرێکی وێنەکە بکە بزانە چی تیا دەبینی. سیرکردنەکە سیرکردنی کۆی وێنەکەی، بەڵام ئەوەی کە دەیبینی وێنەکە نییە بابەتی بینداوەکە، یعنی ئەوەی کە دەیکەی بە بیندا و لە ڕاستیا وێنەکە نییە، ئەوەیە کە لە ناو وێنەکایە کە دەیکەی بە بیندا. وە لێرە سیرکردن لەگەڵ بینین جیا دەبێتەوە، بەڵام لە ڕاستیا ئەوەی جیاکاریەکی تەواو لە بینی ئەم دوو پرۆسەیە دەکا ئەوەیە کە مەبەستێک لە بینینە هەیە. کاتێک مەبەست لە بینینە هەبوو ئەو کاتە ئەو مەبەستە ئەوەت بۆ دیاری دەکا چی لەو شتا دەبینی. بۆ نمونە کەسێکی تر بە سوود دەبینێت، یا کەسێکی تر کەسێک بە بەرز دەبینێت،
ئاغایەک سێری نۆکەرەکەی دەکا بە سووکی دەبێت. سەیری نۆکەرەکەی دەکا بە سووکی دەبێت. یعنی چی؟ یعنی سەیری دەکا وەک شتێکی فیزیکی کە لە بەردەمیا هەیە، بەڵام بابەتی بینینەکە کەسەکە نییە. وێنەکردنی کەسێکە کە خزمەتکارە نۆکەرە لەناو ئەو نەریتەشا نۆکەر و خزمەتکار سووکن، ئاغاش بەرزە. و ئەمە لەناو مۆراڵەکە دانراوە کە ئەم کەسە وا ببیندێت و ئەو بەهایی پێ بدێت. و ئەمە مۆراڵەکەیە وا دەکات کە ئەم کەسە و کەسە بە چاوێکی سووک سیرکە. ئەڵێن بە چاوی ڕێزەوە. لە کوردیە ئەمە هەیە لەگەڵ مەبەستەکە ئینەکە بەکاردێنرێت. ئەڵێ بە چاوی نازەوە سەیری کرد، بە چاوی خۆشەویستیەوە سەیری کرد، بە چاوی ڕێزەوە سەیری کرد، بە چاوێکی سووکەوە سەیری کرد، بە چاوی ئەمانە هەمووی مەبەستەکان. وە بە پێی مەبەستەکان بینراوەکە تەحلیل دەکرێت. وە کاتێک کە تۆ ئەوە دەبینی، بۆ نمونە کەسێک دەبینی، کەسەکە هەر کەسە، بەڵام کە دەڵێن بۆ نمونە ئەم کەسە ئەوەیە، تۆ ئینجا کەس یەکەم جارە تاپۆیەک دەبینی، کەسێک دەبینی کە سیرکردنێکی گشتیە بێ مەبەست. بەڵام کە وترا فلان دەبینی، ئەو کاتە تۆ لە ناوەوە مەبەستەکان لە ناو تا دروست دەبێت. یعنی شتێک بەرامبەر ئەو کەسە دروست دەبێت کە ڕەبتی بە باها کۆمەڵایەتەکان. لەبەر ئەوە ئێمە بینینمان بۆ یەکتری لە ڕاستیە هەمووی مۆراڵەکە دیاری کردوێت کە چی ببینی و یعنی هەستەکانیش کە لە لامان هەیە، ئەو هەستانەش بە ئەمان شێوە مۆراڵەکە لە ناو ئێمە ئاشاندوویەتی لە بەرامبەر چیا؟ لە بەرامبەر ئەو بابەتەی کە بەرامبەر ئەو هەستەیە. لەبەرەوە هەر بابەتێکی بینین بەستاوە بە مەبەست و هەستێکەوە. و ئەو کۆمەلگایە ئەم دوانەی پێکەوە ڕەبت کردووە و خستوێتە ناو مێشکی ئێمە. کاتێک تۆ ئەوە بینی دەبێ ئەو هەستە دەبێ بەرامبەر. وە لێرەوە بابەتی بینینەکە دیاری دەکرێت. وە لە ڕێگەی بینینەوە ئێمە بریندار دەبین، ئێمە یعنی دەتوانین خەڵک بریندارکەین بە بینین، دەتوانین شتانێک بکەین کە یعنی هەر وەکو ئەوەی کە بە شکلێکی فیزیکی بکرێت، بەڵام ئەمە بە شێوەیەکی سایکۆلۆجی دەکرێت. و ئەمەش هەمووی ڕەبتی بە مۆراڵەکەوە. و من کاتەکە تەواو بوو ئەم مەوزوعە ئاز دەکەم دەبێت لە سیمیناری داهاتوە بە ورتر پشمەناوی بۆ ئەوەی ئەو نظامی بینینە بە تەواوەتیشی کەمەوە. ئینجا باس لەوە بکەم بۆ نمونە کاتێک نێرومێ لەناو ئەم کۆمەلگایە چاویان بەکاردێنن، چۆن چاویان بەکاردێنن، و لەناو مۆراڵەکەی ترا چۆن چاو بەکاردێنن. یعنی بینین چۆن کردە بینینیەکان چۆن. و بۆ نمونە لە قەراخ ئاوێکا کە خەڵکانێک مەلە دەکەن بە نێرومێوە، بینین لەویا چۆن میشەکە. ئەی لێرە لە بازارەکە چۆن میشەکە. و ئەمە گرفتەکە لەکوایە و ئەمە چۆنە. پەیوەندی بینین لێرە چۆنە و مۆراڵەکە چۆنە. ئەو مۆراڵی ئێرە ئەو پەیوەندیی چۆن ڕێخستووە و چی مۆراڵیە چی مۆراڵی نییە. ئەی لەوێ ئەو بینینەی ئەوێ ئەو پەیوەندیە چۆن ڕێکخراوە، چۆن مۆراڵی و چۆن مۆراڵی نییە. ئەمە پێم وایە یەک سیمیناری دەوێت و زۆر زۆر گرنگیشە، چونکە یعنی وەکو بڵێ ئەم بابەتە کراوەتە شتێکی زۆر زۆر، یعنی لێرە کراوەتە شتێکی زۆر زۆر ترسناک لەناو کۆمەلگا. یعنی و ئەمە پەیوەندی نێرومێی لەسەر وەستاوە ئەم جۆرە لە بینی. و دەبێت شیکەینەوە بزانین ئەمە چییە. و ئەمەش لەوانەیە لەوێ بێکە لە شوێنێکەوە لە ڕاستیە وەکو بڵێ مۆراڵێکی ئاینی هەیە بۆ مۆزوعی بینین، یان مەزەبی یا هەر ناوێکی تری لێدەنی. ئەمە تێکەڵ بە مۆراڵە عامەکە بوو و لەوێشەوە هێزێکی وەرگرتووە، یانی ئەوەی کە پێی دەڵێن نەزەرکردن. ئەم مەوزوعە چۆنە و من لە ڕووی دینیەوە نایڵێ، من دەمەوێت بێم ئەم جیازەی بینینە شیکەمەوە وەوە
لێ بدەمەوە کە نەریتەکەی ئێرە بینین چۆنە لە ناو کۆمەلگای ئێمە بینینی ژن و پیا و بۆ یەکتر یان وە بینینی ژن و پیا و بۆ یەکتر لەوێ چۆنە و ئەم دوو مۆراڵە چۆن ئەم بینینە ڕێک دەخات وە لێرە من کۆتایی